سڵاوتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەتۆریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە گرفتەکانی پەرلەمانی کوردستان دەکەین لە نێوان فراکسیۆنەکانی دەسەڵات و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن کە زۆر جار باس لەوە کراوە کە ئەو یاسایانەی ڕەهەندی نیشتیمانیان هەیە دەبێت تەوافقی لەسەر هەبێ بەڵام لە دانیشتەکاندا ئەوە بەدین ناکرێت کە تەوافق هەبێت تا ئێستا و نمونەیەک ترمان هەیە بەڕێزان ئەمڕۆ چوار فراکسیۆن ئۆپۆزیسیۆنەکەی ناو پەرلەمانی کوردستان ئەمڕۆ دانیشتنی ئاسایی پەرلەمانیان بەجێهێشت کە تایبەت کرابوو بە دەستنیشانکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ هەرێمی کوردستان. لەو بارەیەوە ئاشتی عەزیز پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان بێنارتی وت هۆکاری بایکۆتکردنەکەیان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە گوایە دانانی ئەو کەسە بۆ پۆستەکە نایاساییە بۆ پێی ئەو کەسەی کە دەستنیشان کراوە سەر بە حەزبێکی دیاریکراوە و بێلایەن نییە. هەروەها ئەوەشی وتووە کە هۆکارێکی تری بایکۆتکردنەکە ئەوەیە کە دەبێت ئەو پۆستە لە ڕێگەی منافەسەوە پڕ بکرێتەوە بەڵام تەنها یەکێک ناو خراوەتە ناو منافەسەکەەوە کە ئەویش حەزبیە. ئەو پەرلەمانتارە باسی لەوش کردووە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان کاندیدێکی هەبووە بەڵام سەرۆکاتی پەرلەمان ناوی کاندیدەکەی نەخستوتە ناو منافەسەکەەوە و بەر لەوەی دەنگی پەرلەمانتارانیشی لەسەر بدرێت بڕیاری لەسەر دەستنیشانکردنی کەسێک بۆ پۆستەکە داوە. هەروەها بەڕێزان پەیامنێری ئەنارتی لە ناو هۆڵی پەرلەمانی کوردستانەوە ئەوەی وت کە لە کاتی دووبارە گفتوگۆکردنی پەرلەمانتاران لەسەر پۆستەکە دەنگەدەنگ لە ناو پەرلەمانتاراندا دروست بووە و دواتر سەرۆکی پەرلەمانی کوردستان هەڕەشەی بانکردنی پۆلیسی کرد بۆ بێدەنگکردن و کۆنتڕۆڵکردنی دانیشتەکە. پاشان فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوەی گیان بڵاو کردەوە سەبارەت بە دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمان. ئەمە نمونەیە کە لەو نمونانەی کە باس لە کێشەکانی نێوان فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن و فراکسیۆنەکانی دەسەڵات دەکرێت لە پەرلەمانی کوردستاندا کە زۆر لەو پرۆژە یاسایانەی کە گفتوگۆی لەسەر کراوە پاشان بەبێ تەوافق ئەوەی کە ئۆپۆزیسیۆن پێی دەڵێت تێپەڕاندن ئەوەی کە لایەنەکانی دەسەڵات پێی دەڵێن پەسەندکردن ئەم دوو زاراوە ئەم دوو دەسەواژەیە لە ڕاگەیاندەکانەوە زۆرجار باز دەکرێن و هەر زاراوەیەک بەرامبەر بە لایەنەکەی تر وەکو ئاماژەیەکە بۆ سەرکەوتنی ئەو فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن زۆرجار باس لەوە دەکەن کە تەوافق نییە لە پەرلەمانی کوردستاندا بۆ زۆربەی کێشەکان بەتایبەتی لە ئێستادا پرسی ئەو یاسایانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە پرسێکی گەرمی ناو پەرلەمانی کوردستانە. بەتایبەتی لە چەند ڕۆژی پێشوودا بینیمان کە ڕێکەوتنێک کرابوو لەسەر ئەوەی کە ئەو یاسایانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە گفتوگۆیان لەسەر بکرێەوە بە تەوافقی نیشتیمانی پەسەند بکرێن. بەڕێزان پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین دەچینە لای عومەر عەبدولعەزیز سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بۆ زانیاری زیاتر لەسەر حاڵەتەکەی ئەمڕۆی پەرلەمان و بەگشتی لەسەر کێشەکانی نێوان فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات. سڵاو لێبێ کاک عومەر، نمونەکەی ئەمڕۆ ئەومان پێ دەڵێت کە تا ئێستا تەوافقێکی ئەو تەوافقەی کە داوا دەکرێت نییە لە پەرلەمانی کوردستاندا بۆ پرۆژە یاساکان. سپاس بۆ بەڕێستان و بینەرانی بەڕێز. وەڵا بالفعل منیش وا بینم کە هەر وەختی ئەز لە سازان و تەوافق و ڕێکەوتنێک لێ زیاتر ڕەنگە لە دروشم بچێتە لە حەقیقەت. بەڵگەشەوەیە کە ئێمە هەفتەی پێشوو حەزەکەم بەڕێستان و هاوڵاتیان بزان کە ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن دەست پێشخەریمانکرد و سراوی فەرمیمان کرد بۆ سەرۆکایەتی فراکسیۆنی کوردستانی کە حەزمان لێ ئەم سازانەیەوە لە یعلەم باسیەکەین بە فعلی دانیشین ڕێکەوێن لەسەر چەند پرۆژە یاسایی کە گرنگن پەیوەندیان بە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستانەوە هەیە. ئەوانیش بە سوپاسەوە ڕاستیەکەی بڵێن دانیشتن وتیان باشە و پێمان باشە، بەڵام بەڕاستی ئێرادە نابینین. ئێمە هەر بۆ ئەم مەسەلەی ئەمڕۆ حەزەکەم بەڕێستان بزانن کە لە مانگی چوارەوە یعنی ئەوە 8 مانگە بێ ئێمە بە ڕەسمی سەرۆکایەتی پەرلەمان خۆی داوای کردووە لێمان کاندید بنێرن. کاندیدمان نردووە. ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی فراکسیۆنی برادەرانی تریش لە کۆمەڵی ئیسلامی لە بزوتنەوەی ئیسلامی ڕەنگە فراکسیۆنی تریش ناردێتیان کە کاتی خۆشی بەڕێستان نەزانن ناوڵاتیان بزانن باشە کە کاتی خۆشی بۆیە دوو بەڕێزیان دیاری کردبوو کە حیزبی بوون یان پاڵەوراوی یەکێتی و پارتی بوون بۆ دیوانی چاودێری داراییش و بۆ دەستەی مافی مرۆڤیش ئێمە اعتراضمان کرد لە پەرلەمان دواخرا. ئەو ڕۆژە ئەوان بە سوپاسەوە سەرۆکایەتی شەکەی دواخست. کاک عومەر پێشتر ڕێکەوتنێک هەبوو لەسەر ئەوەی کە ئەم کەسەی کە ئەم پۆستە وەرئەگرێ بێلایەن بێ و سەر بە هیچ حزبێک نەبێ. کەی بوو ئەم ڕێکەوتنە کراوە؟ ئەوە نەبوو کە ئێمە نەفەری حزبی بنێرن. ئێمە کەسی
داوایان کردبوو لەم چەند ڕۆژەی پێشویشە دووبارەمان کردەوە قایمەیەک ناو منداونە تێ کە کەسانی بێلایەنن هەم بۆ دیوانی چاودێری دارایی هەم بۆ مافی مرۆڤ مشکلەکە ئەوەیە سەرۆکایەتی پەرلەمان حسابێک بۆ ئەم هەموو نووسراوانەی خۆیشی ناکە ئەمڕۆ ئێمە گلەیمان لەو بکە کە جوابمان بنەوە ئێوە داوای پاڵێوراوتان کردووە کە بێلایەن بێت. بەڵێ زۆر باشە کەواتە کێشەکەی ئێوە زیاتر لەگەڵ ئەو کەسەی کە کاندید کرابوو لەلایەن سەرۆکی پەرلەمانی کوردستان باسی لەو کردبوو کە مەسیحی و کلدانی و ئاشوری و سریانەکان ضیا پترۆس لێوەیان بۆ ئەو پۆستە کاندید کردو. ئێوە کێشەتان لەگەڵ ئەو بوو کە ئەم کەسە حەزبیە یان کێشەتان لەسەر ئەو بوو کە کاندیدەکەی ئێوە نەخرایە منافەسەوە؟ کاک عومەر گوێت لێمانە؟ گوێت لە دەنگمانە کاک عومەر؟ کاک عومەر گوێت لە دەنگمانە؟ بەڵە دیارە پەیوەندەکەی کاک عومەر بەداخەو بشرای وادارین دواتر بتوانین بگەڕێنەوە لای بۆ ئەوەی زانیاری زیاترمان بداتێ لەسەر حاڵەتەکەی ئەمڕۆ. بەڕێزان دیارە ئەم حاڵەتی ئەمڕۆ نمونەیەکە لەو حاڵەتانەی کە بەردەوام باسی لێو دەکرێت لە پەرلەمانی کوردستاندا کە کێشە هەیە لە نێوان فراکسیۆنەکانی دەسەڵات و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ پەسەندکردنی پرۆژە یاساکانیان بۆ حاڵەتێکی لەم شێوەیە کە ئەویش دیاریکردنی سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ هەرێمی کوردستان بوو. هەروەها وەک ئاماژەمان پێدا ئەو پرۆژە یاسایانی یاخود ئەو یاسایانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە لە پەرلەمانی کوردستان لە ئێستادا بابەتی گەرمی نێو پەرلەمانە تا چەند ئەم کێشانە ئەگەر هاتوو لەم خولەی پەرلەماندا بەردەوام بوو کۆس بوو تەگەرەیە بۆ بەردەم پەسەندکردنی پرۆژە یاساکان و لە کۆتاییدا دەرئەنجامەکەی ئایا تا چەند کاریگەری هەیە لەسەر داواکاریەکانی خەڵک لەسەر مافەکانی هاوڵاتیان. بەڕێزان دووبارە دەچینە لای کاک عومەر عەبدولعەزیز سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان. دووبارە سڵاو لێبێ کاک عومەر، دیارە پەیوەندەکە و کاتە بشڕای ئەمە دووبارە دەچینە سەر ئەو پرسیاری کە ئایا ناڕزایەکی ئێوە لەسەر ئەو بوو کە کاندیدەکەی ئێوە نەخرایە منافەسەوە یان تەنها ناڕزایەکی ئێوە بوو بەرامبەر بە کاندیدکردنی کەسێک کە ئەویش ضیا پترۆس لێوە بوو کە حەزبیەوە وەک خۆتان دەڵێن بێلایەن نییە؟ بەڵێ ئێمە کێشەمان لەگەڵ ئەم شەخصە بەڕێزە نییە. ئەم شەخصە ئەتوانێت بە پێی یاسا ئەمڕۆ استیقاڵەی خۆی تەقدیم کاوە فعلەن نوێنەری برادەرانی سریانیش لەناو پەرلەمان ئەعلانیان کرد کە استیقاڵەی خۆی نووسیوە. کێشەی ئێمە ئەوەیە کە ئێمە جەوهەری مۆزوعەکە بەلامانەوە گرنگە کە پێشتر وتومانە ئێمە پێمان وایە ئەم جۆرە پۆستە گرنگانە کە پەیوەندیان بە هەموو خەڵکی کوردستانەوە هەیە ئەبێت بە شێوەی منافەسە بێ، ینی خەڵکانێک سیبی خۆیان بنێرن سیبیەکان بخرێنە منافەسەوە کامیان خاڵی بەهێزتر و مەرجی زیاتری تایە زیاتر پرۆفیشناڵە ئەکادیمیە اختصاسەکەی بەوە ئەخوا ئەوە دانرێت. کێشەمان لەگەڵ ئەمە تەنها بەس تایبەت بە مافی مرۆڤ کاک عومەر یان کە سەرۆکایەتی پەرلەمان لە 19 چواری ئەم ساڵی 2012 پێش 8 مانگ نامەی ناردۆ بۆ ئێمە هەفتەیەک دوای ئەوە جوابمان داوەتەوە. دوای جارێکی تر باسەکە بە شێوەی ڕاستەوخۆی گفتوگۆ هاتۆ و تومانە کاکە ئێمە کاندیدمان دیاری کردو کەسانی بێلایەن پەیوەندیمان کردو بە شارەکانی کوردستانەوە چاو بگێڕن کەسانی بێلایەن بن کەسان هاتوون بێلایەنن سیڤیان هاتووە. سیڤیەکان بۆ ناخرێنە بەردەمی پەرلەمانتاران تاکو دەنگ بە هەر کەس بن کە زیاتر مەرجی تایە باسمان کەواتە کاک عومەر بۆ کاندیدەکەی ئێوە نەخرایە منافەسەوە کە نووسراوە نووسێ وەڵامیشیان نەدەیتەوە هیچ حسابێک بۆ ئەمە ناکەن بە تایبەتی لەم هەلوو مەرجە کە بازستان ئەکرێت باز لە یەکدەنگی ئەکرێت باز ئەکرێت کە ئەو بابەتانەی کە من ئەڵێم بە بەڕێستان و هاوڵاتیانیش کە هیچ منەتی تیانی ئێمە تەوافقکەین لەسەر ئەو بابەتانەی ڕاندی نیشتیمانیانەیە چونکە ئەوە ئەرکی پەرلەمانە و بڕیاری ژمارە دووی پەرلەمانە ئەبێ جێبەجێ بکرێەوە هەر بۆ کاندیدەکەی ئێوە کاک عومەر کاندیدەکەی ئێوە بۆ نەخرایە منافەسەوە لە پەرلەمانی کوردستان. پرسیارەکەی ئێمە ئەوەیە ئەمڕۆ هۆی بایکۆتکردنی هۆی سەرەکی بەلای منەوە شەخصی خۆم کە یەکێک بووم لەوانەیە اعتراضم کرد وەڵامی ئەم پرسیارە بێ لە سەرۆکایەتی پەرلەمان داوا بکرێت. ئێمەش پرسیارەمان کرد بۆچی کاندیدی ئێمە نەخراوەتە. ئێمە باسی یەکگرتوو نییە حەزەکەم زانی ئێمە کاندیدی بێلایەنمان نەناردووە پێشتر کاندیدێکی حزبیمان ناردوو و تومانە ئیستیقالە. زۆر باشە وەڵامی ئەوان چی بوو لە پەرلەمان لە هەڵی پەرلەمان؟ ئەگەر ڕوخسەتم بدەیت یەک جملە بۆ تاوەکەم وەکو ئۆپۆزیسیۆن ئێمە هەر فراکسیۆنەکە کاندیدی بێلایەنمان پەیدا کرد نردمان نەخراوەتە ناو بەرنامەی کار نەخراوەتە منافەسەوە
لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە وەڵاممان دەست نەکەوت ئەمڕۆ داوای ئەومان کرد هۆکارمان پێ بڵێن هیچ وەڵامێکیان نەبوو ئەڵێ حکوومەت بە تەنسیق ڕێککەوتووە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان هەر ئەوەیە عرب الله تريد أرنب خذ أرنب تريد غزال خذ أرنب أتوي هر أوي ناتوي هر أوي أما يقرب ما لقى سروكات کەواتە ئەوان وەڵامی ئەوان چی بوو بۆ ئەوەی ئەو پرسیاری ئێوە کەوتان بۆ کاندیدەکەی ئێمە نەخراوەتە منافەسەوە بۆ نەخراوەتە ڕوو وەڵامی ئەوان چی بوو کاک عومەر زۆر بە سنووردا پێ دەڵێم وەڵامی ئەم پرسیارەی نەداینەوە سەرۆکاتی پەرلەمان وەڵامی نەدانەوە کاتمە دەرەوە لەبەر ئەوەی ڕێز لە پرسیاری پەرلەمانتارێک کە سەرۆکی فراکسیۆنێکە خۆی بە نوێنەری خەڵکانە گەزانێ وەڵام نادرێتەوە لە کۆبوونەوەی ئاوا پێویست ناکاتانیشی کە وەختێ سەرۆکایەتەکەت وەڵامت ناداتەوە وەڵامێکیان نەبوو هەر وەڵام ئەو بوو کە عەرزم کردی وتی ئێمە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەسەرەوە ڕێ زۆر باشە کاک عومەر دوا پرسیارم ئەوەیە تەوەری ئەمڕۆمان تایبەتە بەو کێشانەی کە لە نێوان فراکسیۆنەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن هەیە لە پەرلەمانی کوردستان ئەمە نمونەیەک بوو لەو حاڵەتانی کە هەن تا چەند پێت وایە ئەم خۆلەی پەرلەمان بەرەو کۆتایی دەچێت تا چەند پێت وایە ڕێگە خۆشکەرێک بووە بۆ پەرلەمانی داهاتوو یاخود بۆ خولی داهاتووی پەرلەمان کە تێگەیشتنێک هەبێت لە نێوان فراکسیۆنەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان یان ئەو کێشانە پێت وایە بەکوێ دەگات لە داهاتوودا وەڵام من پێم وایە پەرلەمانتارانی بەڕێزی خولی دوای ئێمە ڕەنگە دەسوێتێکی باشیان وەرگرت بێ لە ئەزمموی خولی یەکەمیش و خولی دووەمیش من وازان دەسوپەنجەیەکی باش نەرم کراوە لەگەڵ پەرلەمانتاران کە چۆن مامەڵەت بکەن لەگەڵ یەکتر فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەسەڵات سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ فراکسیۆنەکانە ئێمە عەلەقەل توانیمان ڕێیەک خۆشکەین کە هاوڵاتیانی کوردستان بزانن پەرلەمان بزانن بودجە چییە بایکۆتکردن چییە معارەزە چییە دەسەڵات چییە ئەمانە هەمووی لەم خولا بەڕاستی بۆ شێوەیەکی گەرم و گوڕ و باش هاتەکایەوە بەڵام من ئەمەوێ نازانم پەیوەندەکەم تاکەی لەگەڵتان ئەم پەیامە بگەێنم بە هاوڵاتیانی خۆشەویست کە بەڕاستی لەم وڵاتە حزبایەتی و حزبی دەسەڵات وڵاتی ئیفلیج کردووە موسسەکانی ئیفلیج کردووە حەزەکەم هەموو خەڵک بزانێت کە پەرلەمانی کوردستانی یەکێکە لەو دەستگانەی شەلەری توژاتۆ ئیفلیج کراوە بە دەستی دەستێوەردانی حزبیەوە ئەمەی ئەمڕۆ نمونەیەکی بەرجەستەیە کە بەڕێکەوتنێک لە نێوان یەکێتی و پارتی کاندیدێک دیاری کراوە لەسەر حسابی پەرلەمانی کوردستان لەسەر حسابی شعوری فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کە نوێنەرایەتی عەلەقەل توێژانێکی زۆری جەماوەری کوردستانەکە نەوانی ئۆپۆزیسیۆن هیچ حسابێک بۆ فراکسیۆنەکان نەکراوە کاندیدێک گەنراوە نمونەیەکی زیندووە ئەگینا خودی سەرۆکایەتی پەرلەمانیش ڕەنگە بووێتە زەحیە و قوربانی ئەم دەستێوەردانە چونکە خۆی داوای کرد لە ئێمە کاندید بنێرن وەڵامی ئێمەی هەر نەدایەوە ئەم ڕۆژ وەڵامی نەداینەوە ئەکرا ڕۆژێک دوو ڕۆژ پێش ئەوە لەگەڵ ئێمە پەیوەندی بکات لە کاکە حزب داوای کردوم بەڕێزتان بێ مشکلەیەکمان بەهامیش بچێتە سەر بابەتەکانی تر گەلێک سپاس بۆ ئێرادەیەکی چاکسازی جدی لە کوردستانە نابینم واگەرە و ئێرادەیەش هەبێ بەڕاستی هەمیشە وتم وەسەژی نەمەوە ئێرادەش هەبێ توانایی نەماوە یعنی لە توانای ئەم بەڕێزانەی لەسەر دەسەڵاتن لەم وڵاتە هیچ توانایەکی ئیسلاح و چاکسازی نەماوە لەم کوردستانە زۆر باشە کاک عومەر گەلێک سپاس بۆ عومەر عەبدولعەزیز سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بەڕێزان بێژگە لە پەیوەندەکانتان بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک و نەشانی facebook.com/نارێتیڤ دەتوان ڕاتیڤ سەرنجەکانی خۆتان بنێرن لەسەر تەوەری بەرنامەکە کە تایبەتە بە گرفتەکان یاخود کێشەکانی نێوان فراکسیۆنەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستاندا و ئەو حاڵەتی کە باسمان کرد کە ئەمڕۆ لە دانیشتنی پەرلەماندا ڕوویدا ڕێکار لە هەولێرەوە یەکەم پەیوەندیمانە سڵاو لێبێ کاک ڕێکار فەرموو سڵاو قوربانتم زۆر سپاس کاک ڕێکار فەرموو فەرموو گوێمان لە دەنگتە کاک ڕێکار فەرموو هەر گفتوگویەک کە لە پەرلەمان دەکرێتن پێمانیە ئەمە گرفت بیتن لە هەر پەرلەمانێکدا ئەگەر پیرۆڕەوەی جیاواز نەبوو شەڕ لەسەر بەرژەوەندی گشتی نەبوو لەو پەرلەمانەیەدا تیروری هزری هەیە یعنی ئەمە بە گرفت نییە ئەمە گفتوگویە مناقشە دەبێ مناقشەکان و گفتوگوەکان زیاتر بن بوو ئەوەی لە خزمەت بەرژەوەندی خەڵک دابن لە خزمەت بەرژەوەندی گشتی دابن بەڵێ من پێم شتێکم پێ باش نییە لە پەرلەمان ئەگەر کوتلەیەک دەردەچی کوتلەیەک دەمینێتەوە ئەمە هەمووی ئەوەیە کە هەزرەکان لە قالب دەدەن ئینسان دەبێ ئازاد بێت هەر یەکێک پەرلەمانتەرێکە نوێنەری ئەم خەڵکانەیە ئەبێ ئازاد بێ لە دەنگداندا ئەگەر
فراکسیونێک دەردەچی ئەندامەکانی هەموو فراکسیونەکە دەردەچن ئەگە فراکسیونێک دەمێنێتەوە هەموو ئەندامەکانی فراکسیونەکان دەمێننەوە بەڕاستی ئەمە شتێکی یعنی بەڕێیم شتێکی دواکەوتوانەیە ئینسان ئەبێ ئازاد بێ لە هەر شوێنێک بی لە ناو حزبدا بێ لە ناو فراکسیۆندا بێ لە دەرەوە بێ ئەبێ هەمیشە لە فکری بەرژەوەندی گشتیدا بێت و بەرژەوەندی گشتیش ئەبێ زیاتر لە بەرژەوەندی تەبەقەی هەژار و چاوسا و مەزلوماندا بێتن. زۆر باشە کاگرەکە سپاس بۆ پەیوەندەکەت زەردەشت لە دوهۆکەوە فەرموو کاک زەردەشت. دەم باش دەم باش کاک زەردەشت کارم کە سپاس بۆ تەوەرێتە زۆر سپاس بۆ تۆش. وڵایە بایکوتکردە بەرلەمان یعنی ڕایە من حکومەتە کوردیدا ناوجەمەوەرە کوردیدا هیچ پابند بەرلەمانی نەشە هەمانات بەرلەمانە هەمی تشتمە دەسەڵاتە حزبیە لە بەرلەمان هەماناغا بگەڕێ هەمان بۆ نمونە هەلبژارنە 2009 هەمی لاینگرێت پارتی دوکێ تەرکیزە خۆ خستە سەر دەنگی سەرۆکی دەگەڵ هەمەوەرە دوکێ بنابە سەرۆکی داغن نابە بەرلەمانی ناغن حتى مجلس محافظة حزبية حتى مدير ناحية حزبية حتى قائم مقام حزبية حتى مدير شرطة حزبية نبي شرطة لا بس برلماني ده أقول شنو تدور المشكلة ما كردا هذا السردي تواريكو أمشي حل كده في البرلمان بيت برلمان كنا تغيير ملكي لكن أو تشتغل كردستان البرلمان حتى صارت البرلمان من رجع حرام برلمان كردستان رمزة كذا ناوي شوف طبعا بوش قيادة يبتنا ياش قيادة الأنجيل وعرض حزب الأصوات أدري طبعا يجي بجيكات نبندي نافولا برلماني دوري بندي وبرلمانا شرطنا كاتنا بشكل عبر الواقع كاك شوانا ما الدنيا شوية حتى مجلس محافظة قبل دوكا دونايا أي حتى ما قالوش من قدام مجلس محافظة كيش بس محافظة هيك ركوتنا بند مجلس محافظة لنا بس محافظة كم مجلس محافظة متأخرية زۆر باش بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت مەسعود لە زاخۆوە فەرموو کاک مەسعود. بەڵێ دیارە پەیوەندەکەی کاک مەسعود بشرا لە سەتۆری کۆمەڵایەتی فەیسبوک محەممەد مەلا سەعدالدین گەردی دەڵێت لەم وایە بە خانەشینکردنی ئەندامەکانی ئۆپۆزیسیۆن کێشەکە چارەسەر دەکرێت هەروەها ئازاد شکور دەڵێت پێم وایە گرفتەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات زۆربەی زۆری پەیوەندی بە ناسیستمی و نادیموکراتی پەرلەمانەوە هەیە زۆر جاریش پێشێلکاری بۆتە هۆکاری سەرهەڵدانی گرفت لە نێوان هەردوو لایەندا. بەڵێ سامان لە زاخۆوە فەرموو کاک سامان. الو بەڵێ کاک سامان فەرموو. باش زۆر سپاس کاک سامان. رخصتها بدها شم بشكل تمارين بشكل دير بروح معك زحمان دليفر بن من فەرموو کاک سامان تایبەتە بە کێشەکانی نێوان فراکسیۆنەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستاندا. عندك رحنا صار كانال باين هكا زحمان نبت ازبش فەرموو کاک سامان بەڵێ فەرموو. انا نظام قالك جرى مثلا قال بيواليه ديرو كوميلات كورت قال روجتين وين شو اهتمام نادني وصاجيه كاتبين امريكا مثلا صبي او رجع على كردستان او تاكل النظام وشو اهتمام نادن نا ريبورتاج ايسا شكل على ما كلاويسكو على صدر بت هنجي وقت كانالك كردستاني بلغات كردي طبعا هنجي كردن و اینا دارن رفعات گرمیان جی بچه احتمال دادن مناسب نتبیل کرد. کاک سامان نازم تا چەند ئاگات لە گەشتەکانی هەواڵەکانی ئەمڕۆ نارتەیەکە لە هەموو گەشتەکانە وەکو هەواڵێک ئەوە باز کراوە ڕۆژی ئاڵای کوردستان و دیاری نەکردنی ئەو بابەتە بۆ بەرنامی مایکی خەڵک مانای ئەوە نییە کە ئێمە گرنگی نادین بۆ ڕۆژە یاخود بەلامانەوە گرنگ نییە بۆیە ڕاستە شتێکی دێریوکیە شتێکی مێژوویە دەبێت گرنگی پێ بدرێەوە باز بکرێ بەڵام لەم تەورەدا ئێمە باسمان نەکردووە ڕاستە بەڵام لە گەشتەکانی لە هەواڵەکاندا دیارە باس کراوە کاک سامان. بازوی تەوەریدا بەحسی ئاڵای کوردستانی کرد بۆ ئەس خواجی بینەرێکی شوانانم کرد ئەوێ ئەس عملی خوا من جی خوا خرج گل کانالی و بوراندی و از گل ما تابع سرت که مو رحنامی رحنکا و کرا که نه رحنکا و که بین تونده که بود آراسه بود که نه خیر از من افرخنا و کردن قناه کانالی و یا دست خوشی و برنامه داد که مودم زۆر سپاس دەکەین سپاس بۆ ڕخنەکانیشت کاک سامان تاها لە کەلارەوە فەرموو کاک تاها. کاتێ باش زۆر سپاس کاک تاها هەموو کاتێکت باش. مەڵایی سەبارەت بە ناکۆکیەکانی نێوان کوتلەکانی ناو پەرلەمان بە تایبەتی معارزە و دەسەڵات نازانم ئەم وشەی دەسەڵات و معارزە لام شتێکی زۆر جوان نییە لەبەرەوە
دەسڵات ئەگەر معارزەی شەر حزبن و دەسڵاتی شەر حزبن ئەگەر لە هەموو وڵاتانە ئەگەر حکوومەت تێک بهێنێ هەر لەسەر دەسڵاتی حزبەکان تێگەنێ و هەر حزبەکانیشن کەوا دەسڵاتەکانی حکوومەت دەگرنە دەست بە تایبەتی یعنی کۆمەڵ شتە بینی سێرەکەی معارزە یا پەندان پەرلەمانێکی معارزە پێشنیار من بەسمەوە نییە یعنی ڕخنەکان تەنها لە معارزە بگرن ڕخنەکان لە هەموو ئەندام پەرلەمانەکان پێشنیارێکەکەن یا پرۆژەیەک تەقدیمەکەن دایان جار لێ دەن ئەو پرۆژەی معارزەیە دا پاشە قەینا بۆ ئەو پرۆژە هەر پرۆژەی معارزە بێ با پرۆژەکە بەناوی پرۆژەی ئەندامانی پەرلەمان بێ با دەست نیشان نەکرێ یعنی وا ئەکەن ئیشێکەکەن بە تایبەتی یعنی ئەم کوردەی خۆمان وای لێ هاتێ ئێمڕۆ کەسیان هیچ ئەندام پەرلەمانێک حەز ناکا یعنی پرۆژەیەکی جوان تەقدیم بکە ئەمە گەیتیان حیزە بۆ ئەمان بمنە معارزە حەز ناکەن پرۆژەکانی دەسڵات سەرکەوتووێ یا ئەوانەی دەسڵات حەز ناکەن پرۆژەکانی معارزە سەرکەوتوو بێ لەبەرمە یعنی ناونانی بۆ ئەندانێن چ پێ دێکاتەوە ئەگەر پرۆژەیەک تەقدیم کەی با و توێژی لەسەر بکرێ یعنی با بەندە پەرلەمانەکان دانیشن هەمویان و توێژ لەسەری بکەن بێن پرۆژەیەکی وا تەقدیمەکەین با بە هەموومانە ئەو پرۆژ تەقدیم بکەین نەک بە ناوی دەسەڵاتەوە یا بە ناوی معارزە ئەگەر مەبەستیانەوەیە کە خزمەتی ملت و کوردستان و نەتەوەکەمان بکەن من پێم وایە یعنی بەو شێوە پرۆژەکان تەقدیم بکرێ سێرەکەی هەڵێ وەڵا فڵان ئەندام پەرلەمان لە فڵان حزب ئەوەی کرد جا تۆ ئەگەر گەرەکتەوە باتی حزب جوورەکەی لە حکوومەت و پەرلەمان بۆ کاتێک پرۆژەیەک تەقدیمەکەی یەکسەر پێشەکی ناوی حزبەکە دەخەیتە پێشەوە با ناوی حزبەکە نەخەیتە پێشەوە با ناوی حزب نەوەی با ناوی ئەو بۆی کەوا پرۆژەیەکی تەقدیم کردێ بۆ خزمەتکردنی میلەت بۆ ئەوەی با دانیشتنەکان با ئەندام پەرلەمانەکان کاتێک پرۆژە تەقدیمەکەن پێکەوە تەقدیمیکەن بۆ بە جیاوازی تەقدیمیکەن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک گۆران ئازاد لە دانیمارکەوە نووسیوەتی بە بڕوای من هەردوو بنەماڵەی دەسەڵات دەستیان گرتووە بەسەر هەموو کایەکانی دەسەڵات لە هەرێم بۆیە ئۆپۆزیسیۆن هیچ شتێکی پێ ناکرێت و گرفتەکان هەروەک خۆی دەمێنێتەوە هەریات تاقانە دەڵێت لەم کاتە ناسکەدا پێویستە گشت لایەنەکان یەک بگرن بۆ بەرەنگاربوونەوەی دوژمنانی کورد دواتر ئەو کێشانە بە گفتوگۆ چارەسەر بکەن ئاسۆ لە سلێمانیەوە فەرموو کاگاسۆ ئاکەشوان ێوارە باش زۆر سپاس ێوارەت باش کاگاسۆ وەڵا دیارە گرفتەکانی لایەنی معارزە و دەسەڵات دیارە ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی معارزە و ئازارین کە ئەوەیە هەچ پرۆژەیە کە هەچ کاتێک کە لایەنی معارزە پێشکەشیەکە و ئەگەر لە بەرژەوەندی بەڕاستی میلەتەکە شابێ ئەوان ڕەستیەکەن چونکە بۆ ئەوان ئەیانەوێ هەشتێک بێ لەلایەن خۆیانەوە بێ پێشکەشی بکەن بۆی دوای میلەت دەستخۆشیان لێ بکە وەزگەی مەتەمەنای ئەومانەکە لایەنی معارزە بێ یان دەسەڵات بێ کاتێک کە پرۆژەیەک تەقدیمەکەن ئەگەر لە خزمەتی کوردستان و میلەتەکەمانە هەر هەمویان کۆدەنگ بوونا لەسەر و دەنگیان پێ یعنی بەڕاستی هەتاکو ئەم لەحزەیەش کە ئێمە لە بەردەم خەتەرێکین بەحساب کە لەگەڵ مالیکی و ئەمسالەکانی مالیکیان ڕوبەڕووی یەک بووینەتەوانێ سەرۆکایەتی هەرێم و هەموو لایەنەکانیش بەڕاستی داوای ئەوەکەن کەوا ئێمە هەمومان لە کوردستانە یەک دەنگین بەڵام کاتێک کە هێتە سەر مەسەلەی ناوخۆی خۆمان و پەرلەمانۆمانە ئەبینین هەتاکو ئەم لەحزەیەش بەڕاستی لایەنی دەسەڵات ژایەتی معارزەکە لە هەموو ئەو پرۆژانەی کە ئەوانە تەقدیم دەکەن ئەمە شتێکی خراپە بەڕاستی مادام ئێوە لە بەغا و لە هەموو ئەو شوێنانەی کە پێڵەنجێ ناکۆک هەمووتان یەک هەڵوێز بن ئەی بۆ لە ناو پەرلەمان و لە کوردستانی شابەڕاستی ئەمان ناوماڵی خوانێک یەک ناخەنەوانێ کاتێک کە پرۆژەیەک هەشتێکە بێت لە خزمەتی میلەتەکەمانە با هەمومان کۆدەنگین لەسەر وسپاسانە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هاوڕێ لە هەولێرەوە فەرموو کاگاوڕێ ئەو کاتە باش زۆر سپاس کاگاوڕێ ڕێزوان هەیە سەرکەوتوو بوون زۆر سپاس دومین جارە تەلەفۆنەکەم پێشتا کردم خۆشحاڵیم فەرموو مشکلات نییە وڵی پرسیارمەوەیە بۆ لە هەموو تەلەڤیزیۆنەکان ئاڵای کوردستان هەموو بەس لە ئێوە و تەلەڤیزیۆنەکە NRT و KN نەبوو یعنی سەبەب چ بوو ئەوان یان بەرنامەی تایبەتیشان نەبوو بەس چ شتێک کاک هاوڕێ تێنەگەیشتم چ شتێک باس ناکەین لەبار بە ئاڵای کوردستان ئەمڕۆ باس کراوە لە گەشتی هەواڵەکانی کەناڵی لەسەر پەخشی ئێوە تەلەڤیزیۆنەکە ئێوە ئاڵای کوردستان نەبینێ بڵم هەموو تەلەڤیزیۆنەکان هەبوو ئێوە و KN ئاڵای کوردستان باشە کاک هاوڕێ گەرداینی مەبەست ینی مەبەستمان چییە مانایەکی هەیە گەرداینەنین وڵی مەسەلەی نەتەوایەتیە و خەڵکی دەوروبەری کوردستانێ کوردستان بەس وڵاتەکانی دڵخۆشە بێەوە خەڵکی دەرەوەش چاوی لە ئێوە بۆ ئێوە بەڕاستی خۆتان بەدەم ڕاستی هاوڵاتە نەزان دەبێت لە پێشی هەموو خەڵکێکەوە ئەو شتانە بکەن بەڵێ و بەلبەت ئەو ڕۆژ مشکلی ئەوڕۆی ناو پەرلەمانی کوردستان وڵی شتێکی پێم باشتر و بەڕاستی لەو کاتەدا نابێت معارەزە ئەو شتێک کردووە بۆ بە کاتێش دەربا بە زۆر کاتر نا ئەم کاتە بۆ کاک هاوڕێ مەبەستە چییە لەو کاتەکە
یەکێک لە تێبینەکانیش باس لە گرنگی یەکریزی دەکات لە ئێستادا ئەمە دیارە پرسێکە لە بەرەوەی چێشەوان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی ئێستا ئەبێ یەکە ڕێز بین بەڕاستی ئێستا کاتێ و چێشانە نییە بۆ کاتێکی تر با بەرەو کاتە نەبە بەڵە سپاس بۆ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەردار لە سلێمانی فەرموو کاک سەردار زۆر سپاس دەکەین کاک سەردار زۆر سپاس دەکەم فەرموو بەنسبەتەوەرەکەتەوە ئەم ڕبڵێن مەعارەزە هاتە دەرە لە کۆبوونەوەکان هەشتێک یعنی ئەوان شتێک پێشکەشەکەن ئەگەر لە دەسەڵات فەسنی نەکاوان یەنە دەرەوە باشە لە هەموو دنیاە بووە ئەمە هەمومان نەزانینەوە لە هەموو دنیاە زۆرینەت دەوری هەیە ئێستاکانی ئەوانە گە شتێک بە زۆرینەش بێڵەن نە ئەبێ هە بە قسەی ئەمە بێت جا چۆنە بێشتیوە ئەی زۆرینە بۆ چیە کاکە کابراچە تەندەرێ لێیە مەسەن چیە زیابە ئەو بۆ ئەوە دەرەچێت لە هەموو دنیا هەر زۆرینە دەوری بوو ئێستاکانە ئەوان ئەگەر ڕاز دەکەن معارەزە گلەیان لە دەسەڵات هەیە کاکە با هەوڵ بن بۆ خۆیان بۆ ئەم جارە ئەوان خۆیان دەشن بدەن ئەوان چیمان بۆکەن دەستخۆشی بەرنامەکەت یەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆر کۆمەڵاتی فەیسبوک دادوەر هەولێری دەڵێت بەڕای من کاتی ئەوەیە ئۆپۆسیۆن داوای هەڵەشانەوەی حکوومەت بکات نەک بەرەو پەرلەمانێک ڕێ بکات بەس زۆری نەبیخوات پشتیوان شوانی دەڵێت بەداخەوە تاکو ئێستا لە وشەی ئۆپۆسیۆن تێنەگەیشتوین و وا دەزانن هەروایە لە ناو پەرلەمانی کوردستان ئەوە ئۆپۆسیۆنن تەواو ئەوان با بڕۆنکارەکانی ئۆپۆسیۆنی خۆیان تەواو بکەن اینجا هەڕا بکەن جێی خۆیان بەرن هەروە محەممەد قوستا دەڵێت نووسێتی حەمە عومەر لە عربەتەوە زۆر بە کورتی دەڵێم ئۆپۆسیۆن تا لەو پەرلەمانە کارتونیە دانیشێت خۆی بچووک دەکاتەوە بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وە بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان عەلی مام ئەنوەر دەڵێت بەداخەوە کە گۆڕان بە ناڕاستەوخۆ پشگیری لە مالکی دەکات داواکارم لە نەشورا مستەفا هەڵوێستی خۆی ڕوون کاتەوە بەرامبەر بە مالکی زانە ئەحمەد دەڵێت بۆ دەسەڵاتدارەکان ژیان بەردەوامە و مردنیش هەیە هەروەها کازم محەممەد دەڵێت داوا لە ئۆپۆسیۆن دەکەین ئێستا کاتی ململانەیە نییە چونکە دوژمن چاوی لێمانە پەیوەندیکتر لەگەڵماندایە ئومێد لە هەڵەبجەوە ئەلو بەڵێ کاگومێت فەرموو ئێوارەتان باش زۆر سپاس کاکومێت دەستخۆشی و بەرنامەتان لێکەم زۆر سپاس دەکەین بەنسبەت تەوەرەکەتان و بەڕاستی تەوەرەکەتان تەوەرێکی زۆر جوانە لە هەموو دنیا وڵات بە ئۆپۆسیۆن جوانە بەڕاستی ئۆپۆسیۆن ئەبێ گوێرە دەسەڵات بگرێت نەکو ئەبێ دەسەڵاتیش گوێ لە ئۆپۆسیۆن بگرێت لە زۆرەکە ئۆپۆسیۆن هەیە بەڕاستی پێم وایە بودجەی ئۆپۆسیۆن زۆر کات لە بودجەی دەسەڵات زیاتریشە بەڵام کۆمەڵێ بڕیار هەیە دەرئەکرێت خۆی دەسەڵاتیش بڕیارەکان دەرەکان لە ڕاستیە پێم وایە من لەم حەقی خۆیت ئەو هەڵژانی من ئێستا ئۆپۆسیۆن ئەڵێم ئەگەر وڵاتی ئۆپۆسیۆنیانە بێ وڵات نییە بەزانام کە دەسەڵاتێکە ئۆپۆسیۆن دەسەڵات بردوێتی و هەڵبژاردنەکانی بردوێتەوە بە هەوەستی خۆی ئەدای کێ بێن باش زۆر دانێت ئێستا نابێ هیچ کەس گلەی بکە و بڵێ بۆ فلان کەس دانێنێت و بڵێ بۆ فلان کەس حیزبی دایانێ هیچ دەخێتێتی پارتیە دەسەڵاتی ئەم بردوێتەوە بە هەوەستی خۆی هەڵدانە بەڵێ من دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سپاس دەکەین ئەحمەد لە سلێمانیەوە فەرموو کاک ئەحمەد چاکەم کاتە باش زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو بەداخەوانەکە ئیمڕۆ لەناو پەرلەمانە ئەو ڕووداوە هاتە پێشەوانە بەڵێ چونکە ئەبوایە دەسەڵات خۆی لەوێیان زیاتر دەوری بووە بۆ یەکبوونی سیزەکانی ناو نەتەوەیمان بەڵام بەداخەوانەکە کاک مەسعود خۆی لە دیوەخانەکەی خۆیان یەکۆیان نەکاتەوەوانە بۆ یەکدەنگی نەتەوەیی بەڵام ئێستا لەناو پەرلەمانە نیزاعێکی ئاوا دێتە پێشەوە کە بۆ مافی مرۆڤ بەبێ ئینسانێکی شیاو دامرێ ئینسانێکی شایستە دامرێ ئینسانێکی زیرەک بێت لە بینە مافی مرۆڤ بەوانە بەڵام من ئەوەنە بە مەعارەزاڵم ئەی بە یەکتر دانیشتن لەگەڵمان بکەن زۆر سپاس سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر فەیسبوک ڕێبەر سلێمانی دەڵێت بەڕای من ئۆپۆسیۆن زۆر داماوە لە هەموو وڵاتانی دنیا زۆرترین ترسی هەیە بۆ دەسەڵات بەڵام لای خۆمان پێشەوانەیە بۆ دەسەڵات و جیهاد ڕۆستایی دەڵێت من پێم وایە ئەو کێشانە هەر دەبن چونکە ئەوە خاصیەتی پەرلەمانە و بەبوونی ئۆپۆسیۆن دەسەڵات ئەو ململانەیە هەر دەبێت بەڵام گرنگ ئەوەیە دەسەڵاتی ئێمەش دەست هەڵگری لەو پەراوێزخستنەی دەست هەڵگرێ لەو پەراوێزخستنەی کە بەرامبەر بە ئۆپۆسیۆن دەیکات باوکی نما لە سلێمانی فەرموو باوکی نما کاکشوانجان دەست خۆش بێ باشی برام زۆر سپاس باوکی نما وەڵایی جۆم لە کۆمەڵێ بەڕێز بوو لە پەیوەندیەکانە ئەڵێ لە وڵاتە ناژین برا بەڕێزەکەم ئۆپۆزیسیۆن چی ئەڵێ ئۆپۆزیسیۆن ئەڵێ ئەو نەوتە ئەڕوات با نەڕوات کە ئەڕوات با شەفاف بێ
ئۆپۆزسیۆن ئەڵێ با دیکتاتۆر نەبێ لە هەرێمی کوردستانە ئێمە بە بەغاڵێن دیکتاتۆر کاکشوان معنای هەیە یاسایەک دەرچێ 33 پەرلەمانتار بە پەرلەمانتاری کە دەسەڵاتی شەوە کەمینەیەک دەنگ بۆ ئەو یاسایە ئەڵێ کاکە ئەمە بە حیزبیکردنی وڵاتە ئەمە بە دیکتاتۆرکردنی وڵاتە ئایا لە پەرلەمانە ئەمان تاگڕەوانە و حیزبانە بیر ئەکەنەوە چ خەتای دەسەڵات و کۆمەڵگەی خەڵگەیە چ شتێکیان هێشتۆتەوە بۆ مافی خەڵک من پێت ئەڵێم لەم بینبەرەی تۆ 100% هەرێمی کوردستان بە پەرلەمان و بە ئەنجومەنی وەزیران و بە سەرۆکایەتیە هەرێم دیکتاتۆرترین وڵاتە لە قاڕی ئاسیادا بۆ شتە سەلمێنم بۆ نمونەی سێ کەمینەترین زەلام کە بەلای ئێمە بەڕێزترین کەسن کەم ئەندامانن تا ئیسێ یەک وەزیر تا ئیسێ یەک کەس ناتۆتە سەرخەت دڵنیا دەکەم ئەم وڵاتەی ئێمە بە بنەماڵەکردنە دڵنیا دەکەم ئەگەر وا بڕوا داوا لە ئۆپۆسیۆنەکەم داوا لە ئۆپۆسیۆنەکەم ئەمایش کە دیزلە دروستکراوە کۆمەڵەشە دروستکراوە قەیرانە دروستکراوە سیناریۆیە بۆ ڕەتکردنی هەندێک یاسایان لە مەسلحەتی بنەماڵە و حیزبەکانی خۆیان لە هەرێمی کوردستان بەڵێ باوکینمە سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت شۆڕش لە سلێمانی فەرموو کاک شۆڕش زۆر سپاس کاک شۆڕش تایبەتە بە کێشەکانی نێوان فراکسیۆنەکانی دەسەڵات و ئۆپۆزسیۆن لە پەرلەمانی کوردستانەوە حاڵەتەکەی ئەمڕۆی گفتوگۆکردن لەسەر دیاریکردنی سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بەڵێ برای بەڕێزم هەمانە هەر لە سەرەتاوە ئیشان بۆ ئەوە کردووە کە ئاوا شتێک بخڵکەن بۆ ئەوەی ئۆپۆزیسیۆن لەوری نەبێ و دەستن بە زۆرینە و زۆرینە لە کاتێکی تری شاکە خۆیان مەبەستیان هەبێ خۆیان ئەەکەن و بانیانەکەن و کۆمەڵێ ئیشیان پێ ئەەکەن و یان بە حزبیکردنی کۆمەڵێ شت ئەەکەن بۆ دەستکەوتی خۆیان بۆ ئەو دروپێشی کە ئێستا دروست بۆ من پێم وایە دروپێکی سیاسی و دروستکراوە کۆمەڵێ ئیش دوور کەوتۆتەوە ئێستا پار ئەم ساڵە ئەم کاتانە داوا ئەکرا لە سەرۆکی هەرێم و کەسانی تر کە سەرۆت و دارایەکان کەشف کرێ و چاکسازی بکرێ و چی بکرێ چی نەکرێت ئێستا بەو شتێکە فڵقانیانە ئەم وەزع ئاڵۆزە هەموو شتەکان با بڕۆ دوور کەوێتەوە و کاتی نییە و ئەیکەی کاتێتی دام بۆیە داواکەم لە ئۆپۆزیسیۆن ئیتر دانیشتن لەگەڵ ئەمانە هیچ جۆرێکی نییە و بتوانن هەر بێکڕەدی بێنە دەرەوە خۆیان بکەن باوەنی ئاڵەن زۆرینەیە با بە زۆرینەی خۆیان هەموو شتەکان جێبەجێکەن و بەس بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت شێخ لە سلێمانیەوە فەرموو کاک شێخ کاک شێخ لە سلێمانی بەڵێ فەرموو کاک شێخ بەڵێ بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس کاک شێخ لەسەر تەوەری بەرنامەکەت من ئەمێ شتێ بڵێم بۆ ئەو ئەندام پەرلەمانانی ئۆپۆزیسیۆن بەڵێ داوایان لە یەکەم وەگەڵ پەرلەمانێنەی ترکە لە دنیاە دانیشتن ئۆپۆزیسیۆنی تایە ڕخنەیەک شتێکیان هەیە ڕۆڵی پەرلەمان بەجێ نێڵ نەمجارە یعنی تونند و توژیە هەبێ بەرامبەریان یعنی لە پەرلەمانەکانی ترەی بینین پەلاماری شتێن و لەسەر حەقی میلێتەکەیان داوایان لە یەکەم ئەم جارە ڕۆڵی پەرلەمان جێ نێڵن و یعنی کادانەی شتیان هەبێت بەرامبەریان زۆر سپاس بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ئەڤین لە بادینانەوە فەرموو باوکی ئەڤین زۆر سپاس باوکی ئەڤین بەڕای من نا ئۆپسیۆن و نا پەرلەمان بەڕای من هیچ لەم حکومەتە تێناگەن هەتاکو ئێستا ئەوە 7 ساڵ 8 ساڵ ئێمە عەقدین نە پەرلەمان نە سەرۆکی حکومەت نە سەرۆکی هەرێم توانای ئەوە نییە بەڕاستی ئەمەی بکەتە ڕەسمی بەڵێ باوکی ئەڤین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ڕەنجبەر سۆفی دەڵێت لەم پەرلەمانە کە بەگشتی هەڵا بە هەڵا چارەسەر دەکات جەنگەتە ئێستا ئێمە فەقیر چینی هەژار نازانین کام لایەن لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانە چونکە کە لە دەسەڵات دەپرسی دەڵێت هەر شتێک کە باشە لەم وڵاتەدا دەکرێت دەڵێت ئێمەین لە ئۆپۆزیسیۆنین دەڵێت ئێمەینەوە لە ئۆپۆزیسیۆنیش دەپرسی ئەویش بە هەمان شێوە نازانین ئەی بۆ ئەم وڵاتە لە جیاتی ئەوەی ڕۆژ بە ڕۆژ پێش بکەوێت لە کوردستان ڕۆژ بە ڕۆژ
قەیرانەکان زۆر دەبر بەڵێ پەیوەندیکتر لەگەڵماندایە سیداد لەگەڵماندایە فەرموو سڵاو لێبێ سیداد لە هەولێر زۆر سپاس کاک سیداد من ئاماژە بە شتێک دەکەم بەڵێ ئەگەر چ ئۆپۆزیسیۆن بێت چ دەسەڵات بێت چ لایەن پەیوەندیەکانتر بێت بەڵێ بابەت با بڵێن هەر کەسە بەلایەکەوە ئیشی خۆی دەکاتن بە ئێمە بازە بیرە لەشتانی بکەین ئەگەر بێت هەر یەک مانگ ئیش بکەن بۆ شاری هەولێر یەک مانگ بڵێن ئەمە ئەو پارەیە کە داهاتی هەولێرە هاتووە یاخود با بڵێن داهاتی هێوتە هاتووە ئەو مانگەیە با بیرە بۆ شارەکانی هەولێر کێسی لە شاری هەولێر نێڕن بەڕاستی ئێستا کە دەڵێن لە ئۆپۆزیسیۆن هەر هیچ شتێکی ناکەن بەڕاستی ئەوەی دێتی دەیخاتە بەرچی خۆیەوە بۆ دزی و بۆ هەموو شتێکیان دەیکەنەوەە بەڕاستی ئەوەی دێتە سەر حکمیش تەنها بۆ دزی دێ هیچ شتێکتر نایە یاخود دەبێتە دەسەڵاتدارێک یاخود دەبێتە ئۆپۆزیسیۆن نازانین چی و بەڕاستی هەرچی بێتن بۆ دزی دێت سەرەوە بەڵێ سپاس بۆ کاک سیداد هەر لە هەولێرەوە باوکی محەممەد لەگەڵماندایە فەرموو باوکی محەممەد فەرموو باوکی محەممەد مرحبا مرحبا باوکی محەممەد فەرموو دەست خۆش بۆ تاوەڕەکەت زۆر سپاس دەکەین بەڵێ کاکە پێشی ئێستا باوکی نەمە لە سلێمانی تەلەفۆن کرد بۆ باسی سەرۆکی دەکرد بەڵێ بەس ئەو فەرقی باوکی نەمە و نووری ماڵکی نینە ئەو هەر دیکتاتۆرە کاشوان بەڵێ باوکی محەممەد گوێمان لە دەنگتە بەڵێ کاکە ئەو بەرنامە نابی سەرۆکی هەرێم لە زمانی خەڵکیدا ئەوا بیتن ئەو کەسی تەلەفۆنە بکرد باسی سەرۆکی هەرێم بکرد نابی تەلەفۆنەکەی وەربگیری بەڵێ ئەوێ باسی سەرۆک بارزانانی بکرد و بنە ماڵەکەی باوکیت لە چەپەرەدا لەگەڵ پێشمەرگەری بیتم بەڵێ باوکی محەممەد سپاس سپاس بۆ پەیوەندەکەت گەرمیان لە هەولێرەوە کاوشوانم کاتێ باش زۆر سپاس کا گەرمیان کاوشوان بە من یەک قسە بکەم ئەوەی کاڵێ NRT پەیوەندی بە حیزباتی و مناپەسەیەکەم کە تاکە کەناڵە لە هەموو عێراقا نەک لە کوردستانە زۆر سپاس دەکەین من زۆر دەستخۆشیتان لێەکەم هیوادارم زیاتر بەرەو پێشەوە بچن سپاس دەکەین کا گەرمیان چاوی یەک بێکتان ماشەکەم کە من خۆم خاوەنی دوو شەهیدم ئەو قسانەی شەکەم زۆر خۆشحاڵین کا گەرمیان زۆر سپاس دەکەین بۆ قسەکانت دەست و چاودان خۆش بێ و هەر سەرکەوت زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەشت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ماکوان ئەسعاد دەڵێت ئەمڕۆ بیستم کە سەرۆکی پەرلەمان هەڕەشەی هێنانی پۆلیسی کردووە بۆ بێدەنگکردنی ئەندام پەرلەمانەکانی ئۆپۆزیسیۆن بەڵام من بە سەرۆکی پەرلەمان دەڵێم ئەوە کارێکی خراپە هیوادارم دووبارە نەبێتەوە چونکە تۆ سەرۆکی پەرلەمانی ناتوانانی ئەندام پەرلەمانێک بێدەنگکەی پۆلیسێکی فەقیر چی پێدەکرێت یان هەر فێر بوون بە هەڕەشەکردن لە هەموو ئاستەکاندا بەڵێ پەیوەندیەکی تر لەگەڵماندایە ڕێبوار لە کەلارەوە فەرموو کاک ڕێبوار یان کاتێتان باش زۆر سپاس کاک ڕێبوار فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم زۆر سپاس دەکەین وەڵامەکو لەسەرە و برادرانی کە تەلەفۆنەکەن بەڵێ من ناڵێم وەکشتن ئەوانەی کە چوونە دەرەوە لە پەرلەمان بەڵامەکو خۆش نییە دەربچن لە پەرلەمان دەسەڵاتی سەرۆکبەرزانیش نییە کە ئەڵێن لە ماڵی خۆیان کوێ ئەکاتەوە بەڵامەکو لە پەرلەمان حسابیان بۆ ناکە ئەو نییە هیچ پەرلەمان تەبان لە پەرلەمانە نەسەرۆک دانیشە نەحیز بە دەسەڵاتدارەکان دانیشیە بەڵامەکو شتێکی جوان نییە ئەندامانی پەرلەمان لە پەرلەمان دەچنە دەرەوە بەڵێ زۆر سپاس دەستان خۆش زۆر سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە هەولێرەوە فەرموو کاک محەممەد کاکشوانم کاتێ باش زۆر سپاس دەکەین کاک محەممەد هەموو کاتێکت باش چاوەکەمی کاکشوان جاوەڵی مەسەلەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بەڵێ من قسەیەک مای لەسەر ئۆپۆزیسیۆن و بە ئۆپۆزیسیۆن بەگشتی ناڵم دەسەڵات بەڵێ فەرموو ئۆپۆزیسیۆن تێکە کاکشوان ئۆپۆزیسیۆن لە هەموو عالەما ئۆپۆزیسیۆن بە ڕەش ئەڵێ ڕەش بە سپیش ئەڵێ سپی بەڵام ئەمانەی ئێمە نەبینیوە بە ڕەش ئەڵێن ڕەش بە سپیش ئەڵێن ڕەش ئەمە شتیوە هەر نییە ئەمە یەک دووەمی دوو برادر تەلەفۆنیان کرد باوکی نمە و نازانم ئەحمەد لە سلێمانی کۆمەڵی قسەیان کرد
باسی دیوەخانی بەبابە ئەمە پەرلەمانە باسی دیوەخانی بارزانی ئەکات بارزانی دیوەخان سەرۆکایەتی هەرێمە ئەمە سەرۆکی هەرێمە ئەگەر سەرۆکی هەرێم نەبێ بۆ لە سەتا حەفتا و پێنجی بەرەوژور دەنیان پێدا تێگەی ئەم خەڵکەکە سەوتیاوە بەم پیاوەم پیاوەکی معقولە ئەمانەی ئۆپۆزیسیۆن بەجاتی ئەوەسنەوە من نازانم دەرچوون لە پەرلەمان یانی چی ئەمە وەکو یەک ئەزای کاشوان وەکو یەکش لێتە بەرچاوم ئەم دەرچوونی ئۆپۆزیسیۆنەر لە ناو پەرلەمانە وەکو وایە من یا جەنابە هەر کەسێکی تر لە منداڵەکەی خۆمان بڵێن کاکە بچۆرە ئەو لاوە شوێنەکەی بە عەمەل نایە یەکسەر دەستکا بەگریان و دەجێتە دەرێ من ئەو ئۆپۆزیسیۆنی کوردستانم بەمەیەتە بەرچاو وەکو ئەم منداڵەیەتە بەرچاوم بەڕاستی حەزیش ناکەم کەس هجوم کاتە سەر جەنابی سەرۆکی هەرێم وڵاتی وەخانەوە نازانم نەوتۆ ئەم قسانەکە یکەن هەمووی مناڵانەیە بە قورعان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەکر لە گوڵان فەرموو کاک بەکر ئێوارە باش زۆر سپاس کاک بەکر وەڵام من وەکو بەکر بڵێن ئەڵێم بۆ سەرۆکی هەرێم ئەستەغفیرەڵڵاه خوا نییە خەڵک قسەی پێ نەڵێ و خەڵک هێندە حیج نەڵێ لە بۆی ئەو برادەرە پێش من تەلەفۆنی کرد ئەڵێ کەس بۆی سەرۆکی هەرێم بڵێ وەڵاوان بەداخەوە پەیوەندەکەی پشترا سپاس بۆ پەیوەندەکەت لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک یارسان ئیسماعیلی دەڵێت باشترە دەسەڵات شەفاف بێت خەڵک بێزار بووە هەردووکیان ناخۆشیان کردووە کەس تەحملی یاریکردنی نەماوە هەروەها بەشیر هەولێر دەڵێت ئۆپۆزیسیۆنەکان نازانوسیدی مەکارەکانیان مستەوەی کارەکانی ئەڵە کارەکانیان سەقەتە چونکە ئەگەر خوار بی سێبەرەکەشت خوار دەبێت بەڵێ پەیوەندێکتر لەگەڵماندایە بەرزان لە هەولێرەوە فەرموو کاک بەرزان ئەو کاتە باشتان زۆر سپاس کاک بەرزان دەستخۆشی تەوەرەکەتان لێکەم زۆر سپاس دەکەین کاک شوان سەبارەت بەو بڕیارە ئەمڕۆ کە دانانی کەسێک بۆ مافی مرۆڤ سەرۆکی دەستەی مافی مرۆڤ دیارە ئەو کەسا بێتن بەبێ قەید و شەرت ئەو کەسا ئەبێ کەسێکی بێلایەن بێت نابێ کەسێک ئینتیمای حەزبیە بێتن کە بەڕاستی با بە معنای کەلیمە ئێمە باسی حەزبەکانی دەسەڵاتی خۆمان بکەین حەزبەکان هەردوو حەزبی دەسەڵاتمان هەردووچیان ئەوی کە ئینتیماشی بۆ هەیە من یەک لەوانە بکە ئینتیماوە بە زەلام کوژ مەشغولن زەلام کوژ نابێت لە مافی مرۆڤ بکاتن ئەبێ کەسێک بێت دوور بێ لەو ظاهرەیە ئەو پەرلەمانێک کە بڕیار لە سەرهاتە بەڕاستی ئەو پەرلەمان نییە ئەوە دیوەخانێکی حزبی دەسەڵاتە یعنی بەڕاستی تەماشای هەندێک ئەندام پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان کە لە پێشوانن شەرمەم گرێت کە تەماشای ئەوان ناکەم حەقنی ئەوانە لە پەرلەمانە دابنیشن بۆ ئەو جۆرە بڕیارانە کە بڕیارەکان لەسەر بوون دوایە لەگە پەرلەمانە بۆ پرسەکارە نووسازەکان پرسیان پێ ناکرێتن هیچ قسابێکیان بۆ ناکرێتن تەنانەت بۆ ئەو شتانەیە کە هەیە بە ئەمی زۆری نەکەوت بردویانەتەوە بۆ خۆیان ئەیبەنە سەرۆک ئەو کەسی ئەو شتەیان هەیە بەڕێکن دوای پەرلەمانێک ڕۆژێک باسی حەسیر مەیدان بکە و ئمڕۆژ باسی ئەوکە کە پۆلیس بێنێتە ژوورەوە بۆ ئەندام پەرلەمانەکە قیەمێکی بۆ خۆی وێستێتەوە ئەو سەرۆک پەرلەمانە ئەبێت چ حسابێکی بۆ خۆی بۆ خەکێ ئەو کەسانێکەوە دەنگیان پێداوە یەک لەوانە من بەشێمانم پەنجەکانم بشێتم دەنگم بۆ پەرلەمانە داوە ئەبێت چی بێ پەرلەمانێک بێتن سەرۆک پەرلەمانەکە باسی پۆلیس بکاتن یاخود سیاسەتی تاوزەخکردنەوە و تۆقاندن و بەڵێ کاک بەرزان زۆر باشە سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ پەیوەندەکەت عەبدوڵڵا لە حاجیاوە فەرموو کاک عەبدوڵڵا بەڵێ چۆنی کاکە باشی زۆر سپاس کاک عەبدوڵڵا فەرموو ئێوارەت باش زۆر سپاس دەکەین ئێوارەی تۆ باش کاکە داگیرکە هەر داگیرکە لە هەر شوێنێکی هەبی مەسەلەی شێعری بەڵێ گورگ و سوار هەر یەکە هەر جیس کلۆ سەر بڕینە ئەوانش هەر ئەقوژن خۆ چیان کردیە بەڵێ نەکردیە ئەدا ئەوە فرا سەرۆک باشە و قیسکە باشە وەڵڵا هیچیان بەقەدک نایەن بەڵێ کاک عەبدوڵڵا نە بەخوا هیچیان بەقەدک نایەن با سەرکردەیەکیان هەبێ ئەگەر کورد ڕاستەکە یەک سەرکردە بە هەر بژێرن برێن تەمامە بەس لە ئاخیرەکەی ئەبیتە شۆڕشی مریشکان بەڵێ کاک عەبدوڵڵا کاکە ئیتر بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە حاجیاوە کە دوا پەیوەندیمان بوو لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک فەیروز تەوفیق دەڵێت ئێوارەتان باش لەم وایە ئەم گرفتانە هەبن لەناو پەرلەمان باشە بۆ ئەوەی بەردەوام ڕفرێش ببنەوە و ئەندام پەرلەمانەکان ڕفرێش بنەوە دەڵێت بەرزان کوردستان دەڵێت سڵاو ئۆپۆزیسیۆن
دروست بووە لە کوردستاندا بە تایبەت بزوتنەوەی گۆڕان ئەوەنەی بۆ جیاتی پارتی و بارزانی دروست بووە ئەوەنە جیاتی مالیکی ناکات هەروەها حەیدەر بابان دەڵێت گەمەکانی ناو پەرلەمان دیموکراتیزەترین جۆری گەمەن بەو مەرجەی لەسەر حساب و چارنووسی خەڵک نەبێت سربەس عەبدوڵڵا دەڵێت تەنها ئۆپۆزیسیۆن کێشە دروست دەکات ئەگەر نا دەسەڵات لە کوردستان زۆر باشە لە سایی بەڕێز مەسعود بارزانی هیوادارم کێشەکان چارەسەر بن بۆ ئەوەی ناوماڵی کورد تێک نەچێت کۆڤان ڕێکانی دەڵێت ئیتر بەسە بە ئۆپۆزیسیۆن شەقام هان بدات بۆ خۆپشاندان لەسەر دەست لە کارکێشانەوەی سەرۆکی پەرلەمان شێروان خێڵانی دەڵێت لە ئێستادا باشترین شت بۆ ئێمەی کورد کۆدەنگیە لەبەر ئەوەی لە هەموو لایەک هەڕەشەمان لەسەرەوە باشە دەسەڵاتیش کەمێک گوێ بۆ ئۆپۆزیسیۆن بگرێت و لەو یاسایانی ڕەهەندی نیشتیمانیان لەسەرەت بە تەوافق لە دەرەوەی پەرلەمان پێک بێن بەڕێزان تا سبەینێ هەمیشە لە خۆشیدا بن.